لە هیچ شوێنێکی دنیا شتیوان نییە خەڵک ئازادە لەوەی لە چ بانقێکەوە موچە وەردەگرێ یا مامەڵە لەگەڵ کام بانق دەکات ئەمە ئەلفوبەیە پەیوەندی بە هیچ شتێکەوە نییە و خەڵک ئازادە لەوەی هەتا لەگەڵ ئەم بانقەیە ئەم هەفتەی داهاتوە چێ بانقەکەی خۆی دەگۆڕە لەگەڵ بانقێکیکە ئەمە هیچ زۆر سادەیە بەڵام ئەوان چیان کردووە ئەوان هاتوون ئەم پرسێشیان دیسان بە سیاسی کردووە بە جۆرێک کە پێمان دەڵێ هەتا دوای ئەو هەڵبژاردنشکە حکوومەتێکی پێکدەنن حکوومەتێکی پوچە تۆ تەماشایکە لەلایەکەوە تەوتین کە بەشێک لەلایەنەکان پێداگری لەسەر دەکەن و لە زوونی خۆیاندا ڕێگری لێ دەکەن بەشێکیشیان و بەشێکیشیان پێداگری لەسەر هەژماری من دەکەن ئەگەر ئەمە پرۆسێکی واقعی سوزانم بە سیاسیکردن و بە بارەمتەگرتنی قوتی خەڵکی کوردستان نییە هیچ ناوێکی ناتوانانی لێ بنێت